ئەمە بەلامانەوە زەحمەت نەبێ ئەمڕۆ ئومەتی ئیسلامی بەوە هەڵناسێتەوە کڵاشنکۆفێکی ڕووسی میلانۆیەکی با بڵێن ئیتالی یان ئەوروپی بگری بەدەستەوە بتەوێت جەنگ لەگەڵ جیهانا بکەیت. ئەمڕۆ ئومەتی ئیسلامی پێویستی بەوەیە کە کۆمەڵێک گەنج و شەبابی زۆر عاقڵ کارکەن بۆ ئایندەی ئومەت. چۆن ئەو تاقەی هەیە لە نەوەویە بێت و هەد بێ، چۆن ئەو لە تەکنۆلۆژیا پێشکەوتووە بێ ئومەتی ئیسلامی هی خۆی هەبێ، چۆن ئەنواع جۆری چەک ناوی لێنراوە ئەبێ چەکی ئیسلامیش هەبێ. اینجا ئومەتی ئیسلامی ئەتوانێت کارکا بۆ خۆی و دەستی کەس نەبێ. ئێمە دەیان جار بینیومانە حرەکاتی ئیسلاحیمان حرەکاتی جیهادیمان هەمویان لە نەتیجەیەکیان نەداوە بەدەستەوە فەشەلی هێناوە بۆ چونکە ئەوەی کە کاری لەسەر کردو هیچی خۆی نەبووە. ئەم ئومەتە پێویستی بە وردەکاری زۆر گەورە هەیە. ئایا لەم زەمەنی تەکنۆلۆژیا پێشکەوتووە و ئەم مخابەراتە زۆر گەورانە ئایا ئەکرێ خەڵکی موسڵمان کارکە؟ بەدڵنیایەوە بەڵێ. نمونەیەکی زیندوو لە خزمەتانە باسەکەم. کەسێک هەیە کە ئێستا تقریبا ناوی جۆرێک لە جۆرەکان ون کرا کە پێوترێ باوکی نەوەوی ئیسلامی. باوکی نەوەوی ئیسلامی لە ساڵی 74 کاتێک کە هندستان بوو بە خاوەنی چەکی نەوەوی خۆی، گەنجێکی ئازا ڕووی کردە دەوڵەتەکان بۆ خوێندن لە کیمیایە، لە فیزیایە دکتۆرای بەدەستێنە، توانی وردە لە چەند کۆمپانیایەکە کارکە. لە ناو هۆڵەندایە دەستی کرد بە دزینی چەکی ئەتۆمی بەبێ ئەوەی مخابەراتی چه هۆڵەندی چه مخابەراتی ئەمریکی کە بەسەر سەریەوە بوون دەرکی پێ بکەن و هەستی پێ بکەن. یەکتوم ئیمانەهو کە ئەویش عەبدولقەدیر خانە بە باوکی نەوەوی ئیسلامیە نەوەوی پاکستانی ئەژمێرێ و ژمارە ئەکرێ. توانی زۆر بە وردەکاری کاری خۆی بکا بەبێ ئەوەی دەرکی پێ بکرێ، دەستی بگاتە خەتەرترین شوێن و معلوماتی زۆر ورد وەرگرێ، دواتر لە کتوپڕێکە بەبێ ئەوەی کەس ئاگای لێبێ لە 76 ون بوو. کاتێکیان زانی سەری لە پاکستانەوە دەرهێناوە بە چەکی نەوەوی و پاکستانی کردە خاوەنی چەکی نەوەوی. یەک دەوڵەتی موسڵمان هەیە ئەمڕۆ کە چەکی نەوەوی هەبێ کە پاکستان. ئایا ناکرێ گەنجی موسڵمانی ئێمە یەکتوم و ئیمانەهو کاری خۆی بکە؟ هەتا ئێستاش گەنجی ئێمە تەنها فێری ئەوە ئەبێت بێت وەڵا فڵان کەس نابێ سەلامی لێ بکەی، فڵان کەس نازانێت چۆن تەعاملی لەگەڵاکە، نازانێت لەگەڵ دایک و باوکی هەڵس و کەوتکە. ئومەتی ئیسلامی پێویستی بەم گەورە قائیدانە هەیە ئیش بکەن. ئێمە ڕۆژێک نییە و دوان نییە و سیان نییە، ئەم ئومەتە هەر هەڵئەسێتەوە لەسەر دەستی ئێمە بێ و غەیری ئێمە بێ هەڵئەسێتەوە. ئێمە هەندێک جار لەسەر اختلافاتی بچووک لەوە چێ دەمەقاڵەمان بێ. ئومەتی ئیسلامی پێویستی بە ئیشی زۆر گەورەتر هەیە لە ئەمڕۆ، پێویستی بە کاری زۆر عەزیم هەیە. ئێمە پێویست ئەکات گەنجی موسڵمان پەروەردە بێ بە پەروەردەیەکی تر، بە شێوازێکی تر، بە بیرکردنەوەیکی تر، ئەبێ هێزی بەرامبەرەکەی بێنێ بۆ لای خۆی. ئێستا قسەی زۆر هەیە لەسەر ئەوەی کە دوای ئەوەی قەدیر خان زانی ناتوانێت لە ناو دەوڵەتی ئیسلامیە کارکە، هات مونافیسێکی بۆ ئەمریکا دروست کرد. کۆریای شیمالی ئێستا چەکەکانی و نەوەیەکانی هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ خیبرە و عەقڵی عەبدولقەدیر خان، وی لە بەرامبەرە شتێک بۆ ئەمریکا دروستکە مەشغوڵی کە هەتاوەکو کارەکانی خۆی جێبەجێ. ئەکرێ ئومەتی ئیسلامی سەدان و هەزاران کەسی وەکو ئەم پیاوەی تیابێ و کارکەن